هێزەکانی پۆلیسی ئوسترالیا هەڵیان کوتایە سەرە و قاوەخانەی شەری سیدنی کە لە سەرلەبەیانی ئەمڕۆوە چەکدارێک ژمارەیەک بارمتەی تێدا دەست بەسەر کردبوو، بارمتەکانیش ئازادکران و لانیکەم دوان لە بارمتەکانیش کوژراون و ژمارەیەکیشیان بریندار بوون. ناسنامەی چەکدارەکەش ئاشکرا بووە کە پەنابەرێکی ئێرانیە و ناوی مان هارون مۆنیسە و لە ساڵی 1996دا مافی پەنابەری سیاسی لە ئوسترالیا پێدراوە. ئەو چەکدارە لە سەرلەبەیانی ئەمڕۆ دەیان کەسی لەناو ئەو قاوەخانەیەدا بە بارمتە گرتبوو. ئەو چەکدارە ژمارەیەک لە بارمتەکانی ناچار کردهبوو ئاڵای ڕەش لە پەنجەرەی ئەو قاوەخانەیەوە بەرز بکەنەوە. پێشتریش سەرچاوەکانی پۆلیس لە شاری سیدنی ئوسترالیا ڕایان گەیاندبوو کە دانووسانیان لەگەڵ ئەو چەکدارەدا دەست پێ کردووە. بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی بارودۆخەکە ژمارەیەکی زۆر پۆلیس گەماروی بینەی قاوەخانەکەیان دابوو، ئامادەکاری تەواویان کردبوو بۆ ئەگەری ئەنجامدانی کردەوەی تیرۆریسی لەلایەن ئەو کەسەوە. بۆ مەبەستەش چەندین بینا و دامەزراوەی حکومی لەو شوێنەدا چۆڵکران. دوای تێپەڕینی چەند سەعاتێک بەسەر ئەو کردەوەیەدا ئەو چەکدارە 5 کەسی لە بارمتەکان ئازاد کردبوو. لە ڕێی ئەو بارمتانەوە چەکدارەکە داوای ئاڵایەکی داعشی کردووە و داواشی کردووە کە قسە لەگەڵ تۆنی ئەبۆت سەرۆکوەزیری ئوسترالیادا بکات.